پەرلەمان ئێستا کە ئێمە کۆبینەوە یادی ڕاپەڕینە شکۆدارەکەی خەڵکی کوردستانە کە لە 5 ئازارەوە لە ڕاپەڕینی دەواازەی ڕاپەڕین و هەروەها لە شارۆچکەی خەباتەوە ڕاپەڕین دەستی پێکرد و یەک لە دوای یەک شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دژ بە دەسەڵاتی سەپێنەر و تۆقێنەر و دیکتاتۆری بەعسی پێشووی عێراق ڕاپەڕین. لە ڕاستیە بەم بۆنەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین. پرۆژەی ڕاپەڕین پرۆژەیەک بوو بۆ بەرەنگاربوونەوەی ستەمکاری، پرۆژەیەک بوو بۆ دروستکردنی حکمی خۆماڵی لە هەرێمی کوردستان، پرۆژەیەک بوو بۆ دروستکردنی دام و دەستگا و دامەزراوە کوردستانیەکانی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە تا بە ئێستاش بەردەوامە و تا بە ئێستاش هێز و لایەنە سیاسیەکان دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتە شەرعیەکانی خەڵکی کوردستان کە بەرهەمی ڕاپەڕینن کار بۆوەکەن کە پرۆژەی ڕاپەڕین بە کۆتا منزڵی خۆی بگەێنن لە ڕووی دەستەبەرکردنی ماف و ئازادیەکان، لە ڕووی بەدامەزراوەی کردنی هەرێمی کوردستان و لە ڕووی بەرەو پێشبردننی ئەزمموی هەرێمی کوردستان لە بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە هێنانەکەی سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. بە هەمان شێوە لەم کاتەیە کە ئێمە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجامەدەین، دانیشتنی پەرلەمان ئەنجامەدەین، ڕۆژی 8 مارس کە دوێنێ بوو ڕۆژی جیهانی ژنانە کە لە هەرێمی کوردستانی ژەمیادەر بەرز ڕاگیرە. ئێمە کە یادی ڕۆژی ژنانی جیهانی لە هەرێمی کوردستانەکەینەوە سەربڵندین بەوەی ژنانی کورد توانیان وێنایەکی زۆر جوانی ژنی کورد پیشانی کۆمەڵگای نێودەوڵەتی بدەن لە ماوەی ڕابردوو. شەڕڤانان و هێزی پێشمەرگەی ژنان توانیان وێنە و سیمبولی ژنی ئازادی خواز و ژنی بەرەنگار بوونەوەی توندوتیژی و تیرۆر پیشانی هەموو دنیا بدەن و سەرمان بەرزە بە هەموو ژنانی دنیا، سەرمان بەرزە بە ژنانی خۆمان لە هەموو دنیاە. من ئەمەوێت یەک لەحزەتان بۆ بگێڕمەوە کە بەڕاستی لەحزەیەکی زۆر خۆش بوو لە ژیانی خۆم لەو سەفەرێکە ئەنجامماندا لە سوید لە گەڵ ڕەوەندی کوردستانی کۆبووینەوە. ئەگەر ئێوە بیرتان بێجاری وا هەیە ناوەکان لە پەرلەمانی کوردستان تێکەڵە بن لێمان بە تایبەتی لە سەرەتای دەستپێکی خولی گرەدان هەندێک ناو لە بینی ژن و پیاوە جیاوازیان نییە و بۆ ژنی شەبێ و بۆ پیاوی شەبێ. لە کۆمەلگای کوردیا هەمیشە وا بووە کە ئەو ژنانەی ئەو پیاوانەی ناوێکیان هەیە کە بۆ ژنی شەشێ ئەگەر بەخان بانگیان بکەی زۆر جار پیان ناخۆشە و هەڵوەستاکەن و ئاعتراضەکەن و پێم وابێ لەناو هۆڵی پەرلەمانیش ئەمە ڕوویە کە بەداخەوە من هەڵم کردو جار بەجارە ئەمە ڕوویاوە کە خوێندنەوەی خراپی بۆ کراوە. لە سوید یەکێک لەو بەڕێزانەی ناوی خۆی نووسی بوو لەلایەن پێشکەشکاری کۆڕەکەوە ناوەکەی بە خانم خوێنرایەوە کە هەستایەوە وتی ئێستا ئیتر بۆ من نەنگی نییە من پیاوم بە خانم بزانرێم چونکە ژنانی ئێمە سەریان بڵند کردوین لەسەر ئاستی دنیا. ئەمە بەڕاستی لەحزەیەکی گرنگە کە وردە وردە عورف و عادەتە کۆمەڵایەتیەکانیش لە وڵاتی ئێمە گۆڕانکاریان بەسەرایەت. لە ڕاستیە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لە ئاستی یاسادانان هەنگاوی باشی بڕیوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان، هەر لە هەموارکردنی یاسای باریکەسێتی، لە پەسەندکردنی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و چەند پرۆژە یاسایەکیش لە بەردەم پەرلەمانی کوردستانن ئێستا بۆ ئەوی ئەم خولەی پەرلەمان کاری لەسەر بکە، وەکو هەموارکردنی هەندێک لە بڕگە و مادەکانی یاسای سزادانی عێراقی و چەند پرۆژە یاسایەکی تریش کە لە لای لیژنەکانی پەرلەمانن.